ئێرە هەورامانی تەختە لە ڕۆژهەڵاتی کوردستان. خەڵک بۆ زیارەت و داواکانیان دەچنە سەر مەزاری پیرشالیار. لە مەزارگەکە بەردی کۆمسای هەیە کە خەڵک بۆ پیرۆزی پارچەیەکی لێ دەکەنەوە و ساڵانە بەردەکە گەشە دەکاتەوە. ئەو بەردە ئەشکیانن خەڵکیە بۆ تەوەڕکەی باو هەر کەسێ عەقیدەیەکی دینی ببێ ئەیبات سوادەی لێەکە. بەردەکە ناوی چییە؟ کۆمسا، بەردی کۆمسایە. ئێرە بە عنوانی منزەری فەرهەنگی هەورامان سەپتی جەهانی یونسکۆ بووە. ئەم شوێنە بەو دەلیلەکە فەرهەنگێک خاص خۆی هەیە لە لەحازی لیباسەوە، لە لەحازی زەبانەوە، لە لەحازی کەلتور و فەرهەنگ و هونەرێکە لەم مەنتەقە هەسی جیاوازیە خاصی هەیە. لە مەزارگەکە چلەخانەی پیرشالیار ماوەتەوە و خەڵک بۆ گیرابووری نزا و نیازەکانیان دەچنە ناوی. ئەمە چلەخانەکەیەتی ئەرزی باسەعات بکەم وەختی خۆی لەگرا چلەی کێشا و ئیسایشا خەڵکە استفادەی لێەکە و بە نیەتێک و لە ناو کابرا حەزەکە بەردێکەیە بەردێکی تری پیا ئەلکێنێ بە نیەتێکی دڵی خۆی ئاوا هەیە بە نیەتێک و بەردێکی بۆ نیەت دڵی لێ یا ئەیگرێ ئەوە هەمووی ساڤوە جێگەی بەردە کابرا بە نیەتی دڵیەوە بەردێکی تێگرتووە ئاوە. جگە لە هاونیشتیمانیان خەڵکی شارەکانی دیکەی ئێرانیش سەردانی مەزارگاکە دەکەن. فهمیدیم که مقامات عرفانی داشتن و تێگەیشتیم پێگەیەکی عیرفانیان هەیە لێرە لە ڕۆژی 15 ڕێبەنداندا ڕێوڕسمێک بەڕێوە دەچێت. ڕێوڕسمەکانی پیری شالیار هاوکات دەبێت لەگەڵ پێکێنانی ژیانی هاوبەشیدا. وا دیارە لەم شارەدا خانوویەک هەیە کە دەگوترێ هی ئەو بۆ خەڵک دەستنە ئەوێ و لەوێ کۆ دەبنەوە و لەوێش خواردنی نەزر دەخۆن. یک غذایی رو که به صورت نظری هست تناول می‌فرمایند. زیارەتکاران پارچەپەڕۆ دەهێن و لێرە تەبەڕوکی دەکەن. دواتر بۆ چارەسەر لە دەستی نەخۆشی دەبەستن. هەر لە مەزارگەکە شوێنی تایبەت بۆ چارەسەری ئازاری پشتیش هەیە. ئەم دارە باش بوو تەبەڕک بوو ئەم بەردیشە کە ئەوە هاونە ساوە چەند ساڵە خەڵکێ بە نیەتیەوە کە بەسەری و دانیشت پاڵیە بە دارەکەەوە کە ئازاری پشتی لاو بایا بە نیەتیەوە کە خوا شیفای بە. سابوونەم بەردە ئەوەتە ئەوە ئەنوێنێ کە چەند ساڵ ئیسفادەی لێکراوە. هەورامانی تەخت و مەزارگەی پیرشالیار لەلایەن یونسکۆوە بە فەرمی وەکو شوێنێکی کولتوری ناسێنراوە. مەراسمی کۆمسای لە 15 ئوردیبێشت هەر ساڵ لە ئەم مەنتەقە بەڕێوەچێت. کۆمسای بە معنی شوێنی کۆبوونەوە کە ئێرە بوێت خەڵکی ئەو سەردەما کۆبوونەوەتۆ لێرە شاییان گێڕا جەشنیان لێرە ئەنجام داوە. پیرشالیار ناوی پیرێکی ناوچەی هەورامان بووە کە خەڵکی ناوچەکە بە کەسایەتێکی گرنگ و خاوەن کەرامەتی دەزانن. بەپێی ئەفسانەکانی ئەو ناوچەیە پیرشالیار توانیوێتی بەهۆی کەرامەتیەوە کچی پاشای بوخارە چارەسەر بکات کە دکتۆرەکان نەیانتوانیوە چارەسەری بکەن. پاشای بوخاراش لە بەرامبەر ئەو کاریدا کچەکەی پێداوە. ڕێوڕسمەکانی ئێستای پیرشالیاریش دەبەسترێتەوە بە ڕووداوی زەماوەندی پیرشالیار و کچی شای بوخارە. ژیان و مردنی پیرشالیار مێژوویەکی دێرینی نییە و هەندێک سەرچاوە بە 700 ساڵ پێش و هەندێکی دیکە بۆ زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەری دەگەڕنەوە.